دوای 3 ڕۆژ لە ڕکابەری بەهێز لە نێوان 263 یاریزان لە 11 ئاستی جیاواز گەورەترین پاڵەوانێتی عێراق لە ڕووی ڕێژەی بەشداربوونەوە بۆ تۆپی سەرمێز لە شاری هەولێر کۆتایی هات. یاریەکانی پاڵەوانێتەکە بە سەرپەرشتی یەکێتی تۆپی سەرمێزی هەولێر و بە هەماهەنگی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستەوەشەکانی زانکۆی سەلاحەدین بەڕێوە چوو. پاڵەوانێتەکە زۆر ئاستێکی بەرز بوو یاریزانەکان لەبەرەوەی هەموو یاریزانەیە کەمەکانی عێراق و منتەخەب عێراق بەشدار بوون و زۆرترین یاریزانیش بەشداریان کرد لەسەر هەموو ئاستەکان، ئەوەی کە زۆر دڵی ئێمەی خۆش کرد لە ئاستی تەمەنەکان لە 11 ساڵی و 13 ساڵی و 15 ساڵی و 17 ساڵی و 19 ساڵی هەر هەمووی پلەی یەکەم بۆ هەولێر بوو و کچانش ژێر 16 ساڵی و سەروی 16 ساڵی هەویش هەردووکیان پلەی یەکەم بۆ هەولێر بوو. ئینشاڵڵا ساڵی داهاتووش دەکەینەوە جایزە معلمان زۆرە، یعنی تقریبا نزیکی 4 ملیۆن زیاتر هەدایە دەدەین بە لاعیبەکان وەکو تەشجیعک و بەرەوە شوەی کردو کە زۆرترین بەشدار بوومان هەیە لە بەتۆڵەکە. لە ئاستی خوار 11 ساڵی یونس یەحیا یەکەم و ئاروەند فوئاد دووەم بوو. لە ئاستی خوار 13 ساڵی ڕاوێژ ئەسکەندەر یەکەم و ڤارین معروف دووەم بوو. لە ئاستی خوار 15 ساڵی عەبدولمەلیک عەبدولقەهار یەکەم و ئەندیا کارزان دووەم بوو. لە ئاستی خوار 17 ساڵی عەبدولغەفار عەبدولقەهار یەکەم و محەممەد بەشدار دووەم بوو. لە ئاستی خوار 19 ساڵی لاس هیوا یەکەم و عەبدولحەق عەبدولقەهار دووەم بوو. لە ئاستی پێشکەوتوان پێرز عەلی یەکەم و ئەنوەر موئەیەد دووەم بوو. لە ئاستی سەر و 30 ساڵی شاه و ئەحمەد یەکەم و کارزان محەممەد دووەم بوو. لە ئاستی سەر و 50 ساڵی هاشم ڕەسوول یەکەم و عەلی ناظم دووەم بوو. لە ئاستی سەر و 60 ساڵیش ڕێکەوت ڕاوف یەکەم و سەرباز یاسین دووەم بوو. لە کسانیش لە ئاستی خوار 60 ساڵی مەریەم نینۆز یەکەم و پەرێز ئەسکەندەر دووەم بوو. لە ئاستی سەر و 60 ساڵیش ڕۆشنا عەبدولباقی یەکەم و کارین کاروان دووەم بوو. بنام عەبدولغەفار قارە یاریزانی یانەی هەولێر و هەڵبژاردەی عێراق. من توانیم پلەی 17 ساڵان لە 17 ساڵان توانیم پلەی یەکەم بەدەست بێنم لەسەر ئاستی عێراق و دەستخۆشی یەکێک ومێد دەکەین کە سەرۆکی ئیتیحادی هەولێر توانی ئەم بتوڵانە بکاتەوە و لەسەر ئاستی پێشکەوتوانیش توانیم هەتاکو قۆناغی هەشت بڕۆم. بەڕاستی یاری تۆپی سەرمێز یعنی ڕاهێنانکردن دەبی تەمرین بکەی. منیش بەردەوامم لە ڕاهێنەر و دەمینێتەوە ئەزمونێکم هەیە لە ساڵی هەشتاوە یاری دەکەم تاکو ئێستا بەبێ دابڕان و بەردەوامم و ئێستاش لە بتوڵەی یاری ممتازی عێراق یاری دەکەم و ئەو خولەش بەڕاستی خولێکی زۆر بەهێز بوو. زۆربەی یاریزانەکان یاریزانی منتەخەبی عێراق بوون بەشداریان کردبوو لە فیئەکانی بچووکەوە تاکو و گەورە. منیش بەشداریم کرد لە فیئەی 50 بۆ 60 توانیم پلەی یەکەم بەدەست بێنم بەبێ دۆڕاندن. ئەمەش سەربەرزیە بۆ هەولێرێک کە لاعیبەکی هەولێر بتوانێت یەکەم بێ و هەروە ئەمە شەشەمین بتوڵەیە کە دەکرێتەوە لەسەر ئاستی عێراق بە ناوی ڕوادەکان. 5 جار یەکەم بوویمە توانیم ئەم جارش یەکەم بم نازناوەکە بەدەست بێنم بۆ جاری شەشەم. توانیم پلەی یەکەم بێنم لە خوار تەمەنی 15 ساڵان و لە تەمەنی 29 تا 39 پلەیەکی باشم پیشاندا و دەستخۆش لە یەکێتی تۆپی سەرمێزی هەولێر دەکەم. سەرتا من ناو ڕاوێژ ئەسکەندەرە زۆر سوپاسی خوای گەورە دەکەم کە ئەو ئاستە باشی دایتم کە توانیم پلەی یەکەم بەدەست بینیم لە خوار 13 لە هەموو عێراق. زۆر سوپاسی خوای گەورەش دەکەم کە توانیمە لە 3 بتوڵە لە 3 پلەی یەکەم بەدەست بینم کە توانیمە ئاستەی باش پێشکەشکەم لەو بتوڵانەی کە کردومە. سوپاسی بێپایانمان بۆ یەکێتی تێنسی سەرمێزی هەولێر کە ئەرکوماندووبوونی ئەم پاڵەوانێتیان بۆ ساڵی دووەم لە ئەستۆ گرت سوپاسیانەکەین. بێگومان هەستێکی خۆشە کە تۆ لە تەمەنی خۆتە و لە با بڵێن ئەو ئاستەی کە هەتا توانی پلەیەک بەدەست بێنی ئەنجامێکی باش بەدەست بێنی بەس شێوەیەکی گشتیش پاڵەوانێتێکە لە ئاستێکی بەرزا بوو. دەستخۆشی لە یەکەی تۆپی سەرمێزی هەولێر دەکەم کە بتوڵانە دەکەنەوە زۆر ئیسفادە لێ دەکەین لە خوار 11 توانیم پلەی یەکەمە دەستبێنم. دڵخۆشم کە بتوڵانەکەنەوە بتوڵەی ئینشاڵڵا بتوڵەی زیاترەکەنەوە ئاستی باشتر بهێنم. یاریەکانی پاڵەوانێتەکە لە هۆڵی داخراوی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستەوەشیەکانی زانکۆی سەلاحەدین بەڕێوە چوون. دوای کۆتایی هاتنی پاڵەوانێتەکەش بۆ هەر ئاستێک مەدالیا و خەڵاتی دارایی بەسەر پلەکانی یەکەم و دووەم دابەشکران. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.